شێوەیەکە بە هیچ جۆرێک هێرشی درۆنی هێرشی موشکی نەبووە و ئەوەی کە هەبووە عنی ئەو بەرزبوونەوەی ئەو دووکەڵە هەندێک دەڵێن یاخودەوەی کە باسی لێوە دەکەن کە تەنها ئەو بە لە کاتی پاکردنەوەی جاشتیان سووتانوە یاخود شتێک لەو بینە تەقیوەتەوە شتێکی بەسیت بووە باکۆی گشتی منەمێ ئەو بڵێم هەواڵەکە سەرەتاوە بڵاو کرایەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ڕەوشی شار زۆر ئارامە من لێرم نەدەنگی درۆن نەدەنگی موشک هیچ نابیسرێت یعنی بە تەواوەتی هیچ کێشە و گرفتێک نییە و ڕنج با ئەوش بڵێم وەک ئاماژەم پێ کردەوە یعنی ئەو سەرچایەش بە منی ڕاگەیان کە پێویست ناکە هەوڵاتیان بترسن بە تایبەتی لەم شەوانەدا کە ئێستا هیچ شتێک لە ئارایە نییە و ئەوەی کە بڵاویش بووە کە دەنگی تەقینەوە بووە هەر شتێک بووە ئەوەش وەک ئاماژەم پێ کرد تەنها ئەو بە لە کاتی پاکردنەوەی ئەو شوێنەدا ئەو شتە ڕوویداوە و هیچ پەیوەندیدار بە موشک و درۆنەوە. باش دەست خۆش ئەمیر محەممەد پامەری کورسات نیوز لە سلێمانیەوە کەواتە ئەمیر لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانی سلێمانیەوە دڵنیاییدایە هاوڵاتیانی سلێمانی کە هیچ جۆرە هێرشێک نە بە موشک نە بە درۆن نەکراوەتە سەر هیچ شوێنێکی شاری سلێمانی ئەوەی کە هەبووە لەویا هێزە ئەمنیەکان سەرقاڵی بابەتێکی ئەمنی خۆیان بوون و هیچ هێرشێکی درۆنی نەکراوەتە سەر هیچ شوێنێکی سلێمانی ناگردی ڕعایە نە هیچ شوێنێکی تری سلێمانی و شار بە شێوەیەکی گشتی لە ڕووی ئاسایشەوە ئارامە و دڵنیاییشانداوە بە هاوڵاتیان کە بابەتی ئەمنی پارێزراوە. هەروەکو پێشووتریش لە هەواڵەکانی پێشوە ڕامانگەیان کە هەر ئەم شەو هێرشکراوەتە سەر چیای کۆڕک و بە درۆن هێرشکراوەتە سەر چیای کۆڕک و لە سۆرانیش دەنگی دوو تەقینەوە بیسترا بوون کە پامەری کورسات نیوز پێی ڕاگەیاندین بەڵام هەتا ئێستا وردەکاریەکانی ئەو دوو هێرشە یاخود ئەو دوو ڕووداوە نەخراوەتە ڕوو. ئەگەر هاوکاران وێنەکانمان بۆ بێنەوە سەر شاشە وێنەکانی کە ئاماژەیە بۆ هەردوو شاری تەل ئەبیب و بەیروت ئەم شەو چەند هێرشێکی ئیسرائیلی بەخۆ بینی بەڵام ئێستا تا ڕادەیەک هێرشەکان وەستاوە و ئارامی پێوە دیارە. تەل ئەبیبیش تا ئێستا ئەوەی کە دەیبینن لە وێنەکانە ئارامە هەرچەندە بە بەردەوامی ڕۆژانە لەلایەن ئێرانەوە موشک ئاراستەی شارەکانی ئیسرائیل دەکرێت و بە تایبەتی تەل ئەبیب بەڵام ئێستا ئەوەی کە لێوێنەکانە دەیبینن هەردوولا شارەکان تەل ئەبیبیش و بێروتیش لەم حاڵەتەدا لە ئێستاە لەم لەحزەیە ئارامە. ڕووماڵی کورسات نیوز بەردەوامە بێ لەگەڵتان بۆ گەیاندنی نوێترین زانیاریەکان بە بینەرانی خۆشەویست.